لەم کەشەیکە پلەکانی گەرمان نزیکن لە سفر لە قەزای کۆیە خەڵکی شارەکە با گروتین و گەرمیەوە هاتوونەتە سەر شەقام ئێمە وەک میدیای لەگەڵیان دەڕۆین بەم کەشە ساردا ئارەقیش زۆرمان کردووە گروتینێکی زۆریان هەیە لەگەڵ خەڵکی شارەکە گفتگۆ دەکەم پێیان دەڵێن بزانین بۆچی هاتوونەتە سەر شەقام ئێوە بۆچی بەم کاتە دەمانەوێت چی بڵێن هاتوینە بەڕاستی دەمانەوێت بڵێن کە گەلی کورد هەموو یەکە و هەر چار پارچە یەکە و قەت کورد نانەوێت زۆر باشە مان و نەمانی کوردە مان و نەمانی کوردە بۆی هاتوینە ڕۆژ ئاوا تەنیانە باشوور پشتیوانە باشە تاکەی بەردەوام دەبنەوە بەردەوام دەبین تاوەکو کاتێ و زوڵم و ستەمە لەسەر گەلی کورد بەردەوام بێ ئێمەش بەردەوام دەبین تاو ڕۆژی ستەممان لێ بکەن خاکمان داگیر بکەن ئەمفالمان بکەن قەتڵ و حامان بکەن سەرمان ببڕن ئەو کاتە ئێمەش بەردەوام تاو کاتە لە پشتی یەک ئەوەی کوردزگار بێ لەو نەهامەتیە دەوڵەتی کوردی بێکمێنێ تا ئەو کاتەی ئاڵای پیرۆزی کوردستان لەسەر گۆڕی دڵدار بەسەر بەخۆی دەشەچێتەوە بەردەوام دەبین لە هەستی دەتەوایەتیمان باشە پلانتان چییە بەم شێوەیە بەردەوام بین وەکو هاوسۆزی بەردەوام دەبین باشە بەرنامەکەتان چێ بۆ بەیانی لە پارکی خوشکە فریشتا دووبارە خاوساریانی کۆیە خۆشەویستان هاونیشتمانیان لەوێ کۆ دەبینەوە پشتیوانی دەردەبڕین بۆ بەرخودانی ڕۆژاوە زۆر باشە دۆخەکە زۆر سەختە بۆیە پێم وابێ ئێوەش حەماسەتێکی یەکزار زۆر هەموو کات کورد لەم بارودۆخە سەختانە بووە بەڵام ئەوەی ئێستا هەیە هەمووان بە چاوی کوردبوو سەیری ئێمە دەکەن هەموو دژمنان بە چاوی کورد سەیری ئێمە دەکەن بەڵام کورد بە چاوی کوردبوو سەیری خۆی ناکە هیوادارم هەموو پارچەکانی کوردستان هەموو شار و شارۆچەکان لە تەواوی جیهان لە تەواوی کوردستان لە هەر چوار پارچە بە چاوی کوردبوون و برایەتەوە سەیری یەک بکەین هەمومان کورد بین ئەوان بە چاوی کوردبوو سەیری ئێمە دەکەن ئێمەش تکایە با کورد بین زۆر باشە دەبینم هەم دەنگت کەوتووە هەم چاوەکانت پڕ ئاون ئەم ئیحساسە زۆرە بۆ ئەم ئەحساسێکی ئەخلاقی نەتەوەیی نیشتیمانیە ئاینیە ئەرکە ئەمە بچووکترین ئەرچی هەر تاکێکی ئەم کوردستانەیەکەوەی کە کورد بێت زۆر باشە ماندوو نەبن بەڵێ ئەمە قسەی بەشێک لە خۆپشاندەرانی کۆیەیە دەڵێن سبێنێش بە هەمان شێوەگر دەبنەوە و بەردەوام دەبن بۆ پشتیوانی لە ڕۆژئاوای کوردستان